اگر سری گرد خام نعمته که انشاءالله باشن با کیف خوتان دولتی خوتان دابنین. اگر سری نگرد او وقت من حاضرم بو ام مسئله سرم لسری دابنیم و بو خالکتیج بو خوی اداره خوی بکات. ئەم وتەی مەسعود بارزانی کە پێش 25 ئەیلوول کردی نەخش ڕێگایەکی ڕوونە ئێستا پارتە سیاسیەکان هەڵوێستی خۆیانی لەسەردا دەنێن چونکە ئێستا بارزانی و هاواوەزەکانی شکستیان هێناوە و یاریەکە کۆتایی هات گرتنی کەرکووک لەلایەن هێزە عراقیەکانەوە کۆتایی بەو ڕیفرەندۆمەیەنا کورد 100 ساڵ هەوڵی بۆ دەدات و بە بڕیارێکی هەڵە لەبار برا بەڕای چاودێرانی سیاسی ئێستا ساتێکی مێژووی پڕ کارەساتە بۆ کورد چونکە لە ساڵ 1975 تا ئێستا ئەمە یەکەم جارە نسکۆیەکی وا گەورە بەسەر کووردا بێت بۆ ئێستا بۆ بڕیاردەرانی ئەنجومەنی سیاسی کورد داش عراق دۆخەکە کۆتایی هاتووە و ئەوان دەبێت دان باڵە و شکستەکانی خۆیان دابنێن کورد لە سەردەمی ئەم دەسەڵاتەدا نەک بەرەو پێشەوە نەچوو بەڵکو دەسەڵات و داهات و هێز ورد کراوەتەوە بۆ هێزی ئابووری و کەسی و بنەماڵەی و ناوچەیی هاوکات کورد زیاتر لە 140 سەرچاوەی داهات و ئابووری خۆی شکست پێهێنا سەرباری داتەپینی تەواوەتی باری ئابووری هەرێمی کوردستان ئەمە جگەلە لە دەستدانی لە 150 خاکی کوردستان و دوورخستنەوەی خەونی سربەخۆی کورد کە خەونێکی لە مێژووی نەبوو بۆ کوردان و هاندان بۆ ئەوەی وڵاتان دەست بخەنە ناو کاروباری کوردستان و دەستکەوتەکان لەبار ببەن ئێستا کاتێک یاریەکە کۆتایی هاتووە دەبێت دیاریزانە سەرکەوتوەکان یاریێکی نوێ دەست پێ بکەن نەهێڵن چی دێم یاریزانانە بوونەتەوەی ماڵوێرانی کورد یاریەکی نوێ دەست پێ بکەنەوە و ماڵوێرانی دیکە بەسەر کووردا بێنن بە پێچەوانەوە دەبێت کەسێک بڵێت یاریکە کۆتایی هاتووە و ئێوە سەردەمتان بەسەر چوو تا ئەو کەمە دەستکەوتانش ماون لە کیز نەچن بۆیە گرنگاوانێم کارەساتەیان دروست کرد جگە لە دانپێدانانی نامەی شکست هیچ شتێکیان لێ وەرنەگیرێت چونکە هیچ هۆکارێک بۆمانەوەیان لە دەسەڵات و بەرپرسیارەتی نەماوە و هەموو عرفێکی سیاسی و دیموکراسیش ئەوە دەخوازێت واز بهێنن بەڕای شارەزایانی سیاسی باشترین بژاردەیە کە ئێستا پێویستە لایەنسیەتەکان باری لاری ئەم نسکۆ گەورەیە ڕاست بکەنەوە لە ڕێگەی پێگەنانی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی و دەستکردن بە چاکسازی ئابووری و سیاسی و سەربازی بەبێ دەسوەرداری ئەوانەی بەشێک بوون لە نسکۆ گەورەکەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان